وەکو بنەماڵەی عەلی شامار و ڕەحمەتی وەسفێ بەنیوەی سیارەی ئەمەم ڕاتوین بۆ شاری دەربەنی خان دوای ئەوەی کە قسەمان لەگەڵ ئیداری شارەکەدا کردەوە لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی وەروا قایمقامی شارەکە بۆ ئەو خانووی کە هەمانە لە شاری دەربەنی خان ڕووبەڕەکەی 500 مەتر دووجایە ڕادستی ئیداری شارەکە بکەین بۆ ئەوەی لەم کاتەیەوە لەو پێشهاتە هەنووکەی کاتوەتە پێشەوە بۆ خزمەتی شارەکە بەکاربێنێ خەڵکی شارەکە بەکاربێن و دوا بەدوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لە شارەکەدا و دیارە وەسفێ بەنیوەیس و عەلی شامار دوکیان دوو تێکۆ شەریکەلەکەمانوە لەگەڵەوەشا وەسفێ بەنیوەیس کە بەدایکی شەیدان ناسراوە و هەردووکیان دوانی جۆرێک لە خەبات و خاڵبووی نێو خەڵک و جۆرێک لە نێو کۆژانی خەڵک و میلەتەکەیاندا ژیاون ئێمەشە لەو گۆشەنیگایەوە هاتوین بۆ ئەوەی هەم لەم کاتەیە خانووەکەیان ڕادستی ئیداری شارەکە بکەین و ئێمەش هەر لێرە شەواڵێن لە داهاتووشدا و خانووی کە هەمانە لە پاش ڕاوێژ بە ئیداری شارەکە و خەڵکی خۆشەویستی شاری دەربەنی خان ئێمە پێشکەشی یەکەین بە شارەکە بۆ ئەوەی بتوانرێت لەم قەیرانەوە جۆرێک لەو کلێنێک لە پێداویستەکانی خەڵکی شاری دەربەنی خانی پێپڕ بکرێتەوە. بنەماڵەی مامۆستا وەسفێ بەنیوەی سوکاک عەلی شامار بنەماڵەیەکی خەپاتیە ڕووماندوو ڕێزدارن و مێژوێکیان هەبوو لەم شارە ئێستاش کە کوڕەکانی وەسفێ خان و کاک عەلی هاتوونەتە ئێرەوە ئامادەیان دەربڕێەوە کە ئەو خانووی چەندین ساڵتیا ژیان و مێژوێکی هەبوو تیا گەورە بوون بیبەخشن بە ئەم شارە و بیکەن بە ڕێکخراوێک یا بیکەن بە جێگایەک کەوایەکێک لە فەرماگە ئیدارەکانی شاری دەربەنی خان پێویستی پێبێ ئەمە خۆی لە خۆیان جێگەی ڕێز و تەقدیری ئێمەیە و سوپاسیانەکەین بۆ ئەو هەڵوێستەیان و هەنگاوێکی جوانە و ئێمە داواکەین هەموو کاتی خەڵک لە ئەم هەڵوێستانە بەڕاستی خەڵکی ساحب هەڵوێست بەبیر بێنێتەوە و بیری خاتەوە کەوا کاری خزمەتگوزاری هەمیشە لە خزمەتی گشتیا بێت و جێگەی ڕێز و تەقدیری ئێمەیە کە ئەوان هەڵساون بەم کارە سوپاسیانەکەین نمونەیان زۆر بێت.